میدیایی لاهور شێخجەنگی و بافڵ تاڵەبانی بەتوندی دەستی پێکردەوە و لە پەتی سێدارەوە بۆ سەرۆکی دوو ڕۆژە چوو. دوای جەنگێکی چەند کاتژمێری میدیا بۆ ماوەی یەک کاتژمێر لاهور شێخجەنگی و بافڵ تاڵەبانی کۆبوونەوە و دیبلۆماتیکیش نهێنی و زانیاری وردوونەوتراو ئاشکرا دەکات. سەرکردەکان یەکێتی داوای زوو چارەسەرکردنی کێشە ناوخۆییەکان دەکەن. نرخی بانزین دابەزینی زیاتری بەخۆیەوە بینی و هێشتا بانزینەکەی بەغداد نەگەیشتۆ هەرێمی کوردستان. نرخی ئەو ئۆتۆمبیلە ئاشکرا دەکرێت کە نێچیرفان بارزانى و ئیمانوئێل ماکرۆن پیاسەیان پێکرد و دوێنێش سێ شێف خواردنی بۆ ئامادەکردن. ئەم کاتتان باش، ڕووداوەکان خێرا و کتوپڕ و بەپەلەن و دۆخی ناوخۆی یەکێتی هەر کاتژمێرە و بە جۆرێکە. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک زانیاری نوێ وردمان بۆ ئامادەکردوون. شەوی ڕابردوو سەر لە نوێ هەڵمەتێکی میدیایی توند لە میدیا نزیکەکانی هەردوو هاوسەرۆکی یەکێتیەوە دەستی پێکردەوە. ئەم هەڵمەتە میدیاییە ماوەی چەند ڕۆژێک بوو خاوبوونەوەی بەخۆیەوە بینی. بەڵام سەر لە نوێ گەیشتە لووتکە و زیاتریش توند بوویەوە. میدیاکانی نزیک لە بافڵ تاڵەبانی باسییان لەوە دەکرد کە لاهور شێخجەنگی لاسایی جوڵەکانی جەلال تاڵەبانی سەرکردەی کۆچکردووی یەکێتی دەکاتەوە. بەڵام تەنها لە جوڵەدا وەک ئەو مامەڵە دەکات و سیفاتەکانی دیکەی ئەوی تێدا نیە و ئەو کارانەشی وەک دانانی پەتی سێدارە بۆ خۆی وایە و هەروەها ڕەخنەی توندیان لێکرد کە تا ئەو کاتی خۆی سەرۆکی هاوپەیمانی کوردستان بووە هەمووانی هەنداوە بۆ بەشداری لە هەڵبژاردن و کۆکردنەوەی دەنگ بۆ یەکێتی. بەڵام ئێستا بە پێچەوانی جارانەوە قسە دەکات و ئەو تەنها کاتێک دەیەوێت یەکێتی دەنگ بهێنێت کە لە بەرژەوەندی خۆی بێت و حیزبی بەلاوە گرنگ نییە. لە بەرامبەردا میدیای لاهور شێخجەنگی بافڵ تاڵەبانیان بە سەرۆکی دوو ڕۆژە ناوبرد و ئاماژەیان بۆ ئەوە کرد کە تەنها توانیوێتی دوو ڕۆژ بە ناوی سەرۆکەوە پۆستەکانی لە فەیسبوک بکات و دواتر بۆتەوە بە هاوسەرۆک. دوای ئەو جەنگە میدیاییە توندەی کە شەوی ڕابردوو لە نێوانیاندا گوزرا، درەنگانی شەوی ڕابردوو لەسەر داوای مەزڵوم کۆبانێ لە بارەگای فەرماندەیی هەردوو هاوسەرۆکی یەکێتی و قوبات تاڵەبانی بۆ ماوەی کاتژمێرێک کۆبوونەوە. بە گوێرەی زانیاریەکانی دیبلۆماتیک لەو کۆبوونەوە درێژەدا هەردوو لا قسەی دڵی خۆیان کردووە و سوور بوونی خۆیان لەسەر هەڵوێستەکانیان دووپات کردوتەوە. پەیامنێری دیبلۆماتیک ڕایگەیاند کە بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا لە سەرەتاوە ڕایگەیاندووە کە ئەوان بۆ ڕێککەوتن نەچوون، تەنها دەیانەوێت بە لاهور شێخجەنگی بڵێن کوردستان جێبهێڵێت. بەڵام میدیاکانی نزیک لە لاهور شێخجەنگی بانگەشەوە دەکەن کە بافڵ تاڵەبانی ڕازی بووە لەم ساتەدا لاهور شێخجەنگی نەچێتە دەرەوەی کوردستان و ئەو پرسە بە کاتی ڕابگیرێت. دیبلۆماتیک زانیوێتی سەرجەم ئەو زانیاریانەش کە بازە ڕێککەوتنێکی نوێ دەکەن لە نێوانیاندا دوورە لە ڕاستیەوە و کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی گەورەی سیاسی نەبووە. هەروەها ئەو زانیاریانەش کە باز لەوە دەکەن مەزڵوم کۆبانی و ساڵح موسلیم بەشدار بوون لە کۆبوونەوەکەدا دوورە لە ڕاستیەوە، بەڵام کۆبوونەوەکە لەسەر داوای مەزڵوم کۆبانێ بووە. بەشێک لە سەرکردەکانی یەکێتی داوا دەکەن کێشە ناوخۆییەکانی یەکێتی بە زووی چارەسەر بکرێن و بە هەڵواسراوی نەهێڵدرێنەوە، چونکە زیان بە یەکێتی و ڕیزەکانی دەگەێنن. حاکم قادر حەمەدجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی ڕایگەیاند پێویستە بە زووترین کات ئەو کێشانە چارەسەر بکرێن، نەک بە هەڵواسراوی بەم شێوەی ئێستا بمێننەوە، چونکە زیان بە یەکێتی و ڕیزەکانی دەگەێنێت. بۆیە پێویستە چارەسەر لە پێناو بەرژەوەندی یەکێتی و یەکڕێزی یەکێتی بێت، بەگەڕانەوە و کارکردن بە پرەنسیپە بنچینەیەکان و وتوشێتی یەکێتی حیزبی خەڵک بووە و دەبێت بە حیزبی خەڵک و کە سوکاری شەیدان و تێکۆشەرەکانی بمێنێتەوە، نەک حیزبی ئەم دەستە و تاقم و بنەماڵە بێت. دیبلۆماتیک زانیوێتی ئەم قسانەی حاکم قادر لە چوارچێوەی ئەو فشارانەدایە کە ئەنجومەنی باڵای سیاسیەکێتی دەستیان پێکردووە و پەیامیان بە بافڵ تاڵەبانی داوە. هەروەها فەرید ئەرسەسەد سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند پێم وایە کێشەکە تا ئەندازەیەکی زۆر بە بەراورد بە پێشتر هێور بۆتەوە، ئەوەش بە دڵنیاییەوە ڕێگە خۆش دەکات بۆ چارەسەرێکی گونجاو. پێم وایە ئێستا دەرفەتێکی گونجاوتر بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی لە ئارادایە. ناتوانم بڵێم چارەسەرەکە چۆن دەبێت و تا ئێستا لای منیش ڕوون نییە، بەڵام دەتوانین بڵین ئەو هێوربوونەوەیە یارمەتی دەرە بۆ گەیشتن بە چارەسەری گونجاو. باشداربازیانی ڕۆژنامەنووسی بنکۆڵکار و تایبەتمەندی دیبلۆماتیک زانیاری وردی لەسەر کۆبوونەوەکەی شەوی ڕابردووی نێوان هاوسەرۆکانی یەکێتی دەستکەوتووە. بەشدار سڵاوت لێبێت، تۆ زانیاری نهێنیەکانمان پێ بڵێ.
سڵاو بەڵێ هافەخانم کاتتان باش دیارە کێشە نەوخۆیەکانی یەکیتی نیشتیمانی کوردستان لە دوێنێشەوە پێناوەتە قۆناغێکی نوێەوە بەتایبەت دواوەی کە دوێنێشە و درەنگانێکی دوێنێشە و کاتژمێر 12 شەوی ڕابردوو هەردوو هاوسەرۆکی یەکیتی نیشتیمانی کوردستان لاهور جەنگی و بافڵ تاڵەبانی لەسەر پێشنیاری 2 هەفتەی بەردەوامی مەزلوم کۆبانێ کۆبوونەوە دیارە کۆبوونەوەکە لەسەر پێشنیاری مەزلوم کۆبانێ بووە کە داوای لە بافڵ تاڵەبانی کردبوو 3 جار داوای لە بافڵ تاڵەبانی کردبوو کە لەگەڵ لاهور جەنگی دابنیشێەوە و کێشانێکی هەیەە بە شێوازی گفتوگۆ چارەسەری بکات بەپێی زانیارانی دەست دیبلۆماتی مەگازین کەوتووە کۆبوونەوەکە نزیکی کاتژمێرێکی خەیانوە هەرێکە لە با تاڵەبانی پافڵ تاڵەبانی لاهور جەنگی بەشداریان لە کۆبوونەوەکە کردووە ئەوەی کە لە زانیاری و لە دەباشان ئێمە دەستمان کەوتەوەیە کە دەڵێن بافڵ تاڵەبانی نەچوە بۆ ڕێکوتن لەگەڵ لاهور جەنگی بەڵکو چووە بۆ ئەوەی کە داوا 3 داواکاری هەبوو لێ بکە یەکێ لەو داواکارانی ئەوە بووە کە داوای لێ بکە کە چەکدار و میدیا و خەڵک لە دەوری خۆی دوور بخاتەوە و چیتر چەکدار لە دەوری ماڵی کۆ نەکاتەوە میدیاکانی هەان نەدا بەتایبەتەوەی کە دوێنێشە و میدیاکانی نزیک لە لاهور شێژەنگی هێرشێکی تونیان کردە سەر دەباشان و بافڵ تاڵەبانی و دوو داواکاری سەرەکی لەنێو کۆبوونەوەکە لێ هەبوو ئەویشەوە بووە کە یان بە تەواوی واز لاهور جەنگی واز لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێنێ واز لە کاری حیزب بێنێ بە تەواوەتی لە یەکێتی بچێتە دەرەوە و یان کوردستان بەجێ بهێڵێ لە بەرامبەردا لاهور جەنگیش داواکاری ئەوەی کردووە کە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەشی گشتی فراوان ئەنجام بدەن و لە کۆبوونەوەکاندا ئەو خاڵە جێگیر بکەن کە سیستمی هاوسەرۆکی نەمێنێ بەو مەرجەی لاهور جەنگی باسی لێەوە کردووە کە ئەو ئامادەیە دەسەڵاتەکانی بە تەواوی ڕادەسی بافڵ تاڵەبانیکە وەکو پێشتریش ئاماژەی پێداوە تەواوی دەسەڵاتەکانی ڕادەست دەکات بەڵام بە مەرجی ئەوەی کە ئەو لەنێو حیزبدا بێنێتەوە یعنی ڕاستەخۆ لە هاوسەرۆکی نامێنێ بەڵام لەگەڵەوە لە هاوسەرۆکی نامێنێ دێ بۆ سەرکردایەتی بەم داواکاریە بافڵ تاڵەبانی ڕازی نەبووە سەلبانی ئەمڕۆکە پەیوەندیمان کرد بە بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان باسییانەوە کرد بە پێ و ئەوەی کە ئەوان زانیاریان هەیە باسییانەوە کرد کە یعنی کۆبوونەوەکان بەبێ هیچ ڕێکەوتنی کۆتایی هاتووە لە سەرتاش ئاماژەم پێکرد بافڵ تاڵەبانی پێشتر گوتوێتی کە ئەو بۆ ڕێکەوتن ناچێت بەڵکو بۆ فەرزکردن داواکاری دەچێت بەسەر لاهور شێژەنگیە بەڵام ئەوەی کە مزانیمان لاهور شێژەنگی تا ئێستا ڕازی نەبووە ئەگەری دانیشتنی تر هەیە بەڵام زانیاری پێشڕاستکراوە نییە ئەم زانیاریە بەڵام ئەوەی هەیە کە یعنی داواکاریەکان لە نێو کۆبوونەوەکە گوتراوە هەردووکان وەکو دەڵێ قسەی نێودڵی خۆیان کردو و گلی و گازەندەی خۆیان گەیاندووە بافڵ تاڵەبانی گوتوێتی کە بە هیچ جۆرێک لەو داواکارانی کە پێشتر هەی بۆ پاشکشە ناکەوە داوا لە لاوری شێخجەنگی دەکات کە کوردستان بەجێ بێڵێ و بگەڕێتەوە بۆ بەریتانیا تا دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان تا ئێستا لاهور جەنگی بۆ داواکاری ڕازی نەبووە بەڵام نازانرێت مەسەلەن کۆبنی داهاتووتر دەکرێت ویان چی تیا دەگوترێت ئەما و زانیارانە بوون کە دەست دیبلۆماتیک مەگازین کەوتم سوپاس بۆ ئێوەش کە بەردەوام یعنی زانیارەکانە گوازنەوە بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان بەشدار بازیانی لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. نرخی بانزین لە شاری سلێمانی زیاتر دابەزی و نرخی لیترێک بانزینی نۆرمال لە بانزینخانەکان بوو بە 775 دینار لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ 800 دینار دابەزی. پەیامنێری دیبلۆماتیک مەگەزین لە شاری سلێمانی ڕایگەیاند تا ئێستا تەنها لە 6 بانزیخانەی سلێمانی نرخی بانزین بە 730 دینار دەفرۆشرێت و لە سەرجەم بانزیخانەکانی دیکە نرخی 1 لیتر بانزینی نۆرمال بە 800 دینار بووە بەڵام سەرلەبەیانی ئەمڕۆ بۆ 775 دینار دابەزی. ئەمەش لە کاتێکدا دێت کە بڕیارە بەغداد بانزین بۆ هەرێمی کوردستان بنێرێت و نرخی 1 لیتر بانزینی نۆرمال تا 650 دینار دابەزێت. نێچیرفان بارزانەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ئیمانیۆڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا کۆمەڵێک دەرکەوتنی جیاوازی هەبوو. یەکێک لە دەرکەوتنەکانیشی پیاسەکردنی ئەو دوو سەرۆکە بوو بە ئۆتۆمبیلێک بە شاری هەولێردا کە نێچیرفان بارزانەی لێی دەفڕی. دیبلۆماتیک بە دوواداچوونێکی بۆ جۆری ئۆتۆمبیلەکە و تایبەتمەندیەکانی کردووە. ئەو ئۆتۆمبیلەی نێچیرفان بارزانەی پێی بوو لە جۆری مایباخە کە مایباخ ئەو ئۆتۆمبیلانن کە نرخیان بەرزە و تایبەتمەندی زۆریان تێدایە و کۆمپانیای مارسیدس بە تایبەت دروستیان دەکات. ئەم ئۆتۆمبیلە نرخەکەی لە 19 دەفتەرەوە دەست پێ دەکات تا زیاتر لە 30 دەفتەر. بەڵام بە گوێرەی ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلە گول لە نەبڕە بێگومان لە ئۆتۆمبیلە ئاساییەکانی هەمان جۆر نرخی بەرزترە بۆیە دەبێت نرخی لە 30 دەفتەر دۆلار زیاتری پێدرابێت.
ئەم ئۆتۆمبیلە هەموو شتەکانی بەدەستی دروستکراوە و دەرەوەی ئۆتۆمبیلەکە هەموو کامێرایە و تەنانەت کامێرای بۆ شەویشتێدایە کە کێشەی ڕووناکی نەبێت. هەروەها لایتەکانی بە جۆرێکە کە خۆیان بەرز و نزم دەبن و بە گوێرەی شێوازی ڕۆشتنی ئۆتۆمبیلەکە ئاراستەی ڕووناکیەکەی دەگۆڕێت و تەنها نرخی ویلی تایەکەی بە $5,000 واتە 50 وەرەقەیە. نێچیرفان بارزانى جگە لەوەی بەو ئۆتۆمبیلە پیاسەی بە ماکرۆن کرد، نیوەڕۆخوانێکیشی بۆ ئامادە کرد کە 3 شێفی تایبەتمەند کۆمەڵێکی زۆر جۆری خواردنیان ئامادە کردبوو. جگە لەوەی تەنها کەباب بە 3 شێوە ئامادە کرابوو بۆ ئەوەی ماکرۆن بخوات.